بەناوی خوای بەرز و بێهاوتە سڵاوتان لەبێت بینەرانی ئازیز و خۆشەویست خۆشحاڵین لە پرۆگرامێکی نوێی پەیامی ڕۆژهاتینەوە خزمەتتان بە کۆمەڵێک بڕگە و بابەتی نوێەوە کە ئاخوازین تەواوی بڕگە و بابەتەکانی ئەم ڕۆژمان جێگای سوود و ڕەزامەندی ئێوەی ئازیز و خۆشەویست بێت. سڵاوی خوای پەروەردگارتان لێبێت بینەرانی ئازیزی پەیامی ڕۆژ. منیش هەروە خۆشحاڵم کە جارێکی تر بە خزمەتی ئەوەی ئازیز و خۆشەویست شاد بووینەتەوە. بڕگە و بابەتەکانی بەرنامەی پەیامی ڕۆژی ئەم ڕۆژمان پێکهاتووە لە سێ تەوەری سەرەکی کە تەوەری یەکەمیان ئەرکی دایک و باوک لە بەرامبەر پەروەردەکردنی منداڵدا چۆنە و چییە؟ تەوەری یەکەمی بەرنامەکەمان دەبێت. تەوەری دووەممان قسەکردنە لەسەر ڕێنمایەکانی هاتوچۆ لە پێناو سەلامەتی قوتابیاندا لە ئێستادا کە بەرەبەرە دەرگای خوێندنگاکان و قوتابخانەکان دەکرێتەوە پێویستەکە قوتابیان ڕێنمایی تایبەتی هاتوچۆیان پێ بدرێت بۆی کە لە کاتی هاتوچۆیان لە ماڵەوە بۆ قوتابخانە بە سەلامەتی بگەڕێنەوە ماڵەوە بچنە ناو قوتابخانەکانیان. تەوەری سێمی بەرنامەکەشمان تەوەرێکی تۆمارکراوە کە ڕۆژانی چوارشەممە فێرکاری بڕین و درومانتان پێشکەش دەکەین کە سێمە سێ تەوەری سەرەکی بەرنامەکەی ئەم ڕۆمانە لەگەڵ چەند زانیاری و ڤیتیەکی تایبەت. بەڵێ عزیزان سەرەتاش دەچینە لای ڕەوشی کەشوهەوای سەرجەم شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان. بڕگەی نرخی دراوەکان با پێکەوە بینەری و بڕگەیە بین کە ئاڵوگۆڕ یا بەرز و نزمی نرخی دراوەکان بە تایبەتی یۆرۆ و دۆلار و تمەن و لیرەی تورکیمان پێ دەڵێت. دەچینە لای بڕگەی یادەوەریەکان کە باس لەو ڕوودا و مێژوە گرنگانە دەکات کە لەم ڕۆدا ڕوویانداوە فەرموون با پێکەوە بینەریان بین. دویدەی ساڵی 1970 لەلایەن سەرکردەی خوداناسی کورد سەلاحەدینی ئەیوبی قودس لە ژێرچنگی خاچپەرستان ڕزگار کرا و خرایەوە سەر قەڵەمڕەوی ئیسلامیەوە. ئەو ئازادکردنە بۆ جاری دووەم هات پاش ئازادکردنەکەی لەلایەن پێشەوە عومەری کوڕی خەتابەوە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێت. شاری قودس هەمیشە شوێنی ململانەی ئاینەکانی ماسیحی و جوولەکە و ئیسلام بووە. پاش ڕزگارکردنیشی لەلایەن پێشەوە عومەری کوڕی خەتابەوە نزیکەی 90 ساڵ لە ژێر چەپۆکی خاچپەرستی ئەوروپیدا دەیناڵاند. بەڵام بەلێهاتووی و ئازایی سوڵتان سەلاحەدینی ئەیوبی کوردی توانرا شاری قودس ڕزگار بکرێت و بۆ ماوەی 800 ساڵ بخرێتەوە سەر قەڵەمڕەوی ئیسلامی. بەڵام بەداخەوە بەهۆی ناکۆکی و نالێهاتووی سەرانی عەرەبەوە لە ساڵی 1967ەوە لە ژێرچەپۆکی ئیسرائیل و جوولەکەدا دەناڵێنێت. شاری قودس شوێنی ژیار و نیشتەجێبوونی بەشێک لە پێغەمبەرانی خوددا بووە و یەکەمین ڕووگەی مسلمانان بوو و پێغەمبەری پێشەوامان درودی خوای لێبێت لەوێوە گەشتی ئیسرا و میعراجی کردووە.
دویدەی ساڵی 1999 کۆچی دوایی زانا و فەرمودەناسی هاوچەرخی ئیسلامی و ڕافەکاری فەرمودەکانی پێغەمبەری پێشەوامان درودی خوای لێبێت لەم سەردەمەدا شێخ محەممەد ناسڕەدینی ئەلبانی لە عەمانی پایتەختی ئوردون. ئیمامی ئەلبانی لە خزمەتی فەرمودەکانی پێغەمبەری پێشەوامان درودی خوای لێبێت جیاکردنەوە و دیاریکردنی پلەی سەحیح و زەعیفی فەرمودەکان ڕۆڵی گەورەی گێڕا و زۆربەی زۆری ژیانی خۆی بۆ ئەو مەبەستە تەرخان کرد و توانی خزمەتێکی زۆری موسڵمانان بکات. ئیمامی ئەلبانی سەرەتا لە لای باوکی لە دوکانێکی کاتژمێر چاکردنەوەدا کاری دەکرد و یارمەتی باوکی دەدا. کاتێک باوکی توانە و لێهاتوویەکانی هەست پێ دەکا یەکلای دەکاتەوە بۆ خزمەتی فەرمودەکانی پێغەمبەری پێشەوامان و لەو بوارەشدا توانی ببێتە باشترین فەرمودەوانی ئەم سەردەما. دویدەی ساڵی 2002 مەسعود بارزانی سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان سەردانی جەلال تاڵەبانی سکرتێری یەکێتی نیشتیمانی کوردستانی کرد لە قەزای دوکان بۆ ئاشتەوایی یەکجارێکی و جێبەجێکردنی ڕێکەوتنامەی ئاشتی واشنتۆنی نێوانیان کە لەو پێناوەدا و بۆ ئاشتی نێوانیان نزیکەی 80 کۆبوونەوەیان ئەنجامدا بوو. ئەرکی دایک و باوک لە پەروەردەکردنی منداڵدا چییە و چۆنە؟ ئەو تەوەریەیە کە لە تەوەری یەکەمی بەرنامەی پەیامی ڕۆژی ئەمڕۆمان قسە و گفتوگوی لەسەر دەکەن بە میوانداری زۆر بەڕێز مامۆستا عوسمان ئەحمەد زانای ئاینی. مامۆستا گیانی خۆ بەخێر بێ سەر چاومان. سلامت بیاڕەوی حەقی بەخێر بنیا خۆ. زۆر سپاس مامۆستا گەر لێەوە دەست پێ بکەین ئەرکەکانی دایک و باوک لەکەیەوە دەست پێ دەکاوە چین ئەو ئەرکانە کە دەبێت لە پەروەردەکردنی منداڵدا لە سوی خۆیان بیگرێن. بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وأصحابه ومن والاه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. اللهم اجعل خير أعمالنا خواتمها وخير أعمالنا أواخرها وخير أيامنا يوم نلقاك يا رب العالمين. سلام ورحمة وبركات إخوة لسر إيو سرجم بسران بينلان بيت. زۆر سپاس. ئەرکو با بڵێن واجبەکانی باوکو دایک بە تایبەتی خاڵی یەکەم باوک ئەرکی سەرشانی باوک لە پێش ئەوەی خێزان بنێ بە یەکەوە لە پێش ئەوەی چێتە ناو ژیانی هاوسەرگیریەوە دەست پێ دەکات. هەر باوکێک کە بیەوێت نەوەیەکی دروست و باش و ڕەسەن بخاتەوە وەک ئەڵێن وەجاغ ڕۆشنی دنیا و قیامەت بێ چەند خاڵێکی پێویستە لە پێش ئەوەی کە وتمان هاوسەرگیری بکات یا خێزان پێکەوە بنێ. خاڵی یەکەم سەلاحەت و چاکێتی و ئیسلاحی ئەم شەخصە خۆیەتی. ئەگەر بیەوێ خێزانێکی بەختەوەر بنێ بە یەکەوە ماڵ و منداڵێکی ساڵح بخاتەوە بە سوود بوون بۆ خۆیان بۆ خزم و کەسوکاری بۆ دەرودراوسەکانی بۆ خەڵکی وڵات و خزمەت بە وڵاتی پێویستەکە چەند خاڵێک ڕچاوکە. خاڵی یەکەم وەکو عەرزم کردن ئەوەی ئەم ئینسانی ئیسلاحی خۆی بکات. ئەگەر شتی تر پارەی تێچێ یان شتی تر بڵین مەسەلا کاتی زۆر بوێ ئەمە مەربوتە بە خۆیەوە دڵی خۆیەتی نیەتی خۆیەتی ناخی خۆیەتی. خاڵی یەکەم ئەگەر ئیسلاحی بینی خۆی و خوا بکە ئەوە خوای گەورەیش ئیسلاحی بینی خۆی و خێزانەکەیەکە ئیسلاحی بینی خۆی و منداڵەکانیەکە لە داهاتوە ئیسلاحی خۆی و بینی دەرودرا و خوچێ و خزمان و کۆمەلگاکەی بۆکات. خاڵێکی تریان ئەوەیە هەوڵ بدا دایکێکی باش بۆ منداڵەکانی بدۆزێتەوە. ئەگەر لەسەر و خاڵە زیاتر بوەستین بڵێ ینی چۆن دایکێکی باش بۆ منداڵەکانی بوەستێتەوە ڕەنگە خەڵک بڵێ هێشتا منداڵ نیە دایکی باش چۆن بدۆزێتەوە. دایکی باش ئەو منداڵی پیا دەبێ لە بینی دایک و باوکێکە ڕنگدانەوەی ئەم دایک و باوکەیە. وتمان ئینسانەکە ئیسلاحی حاڵی خۆی کە بەدین و ئەخلاق و معنەویات و سیفەتە بەرزەکان بێ ئافرەتێکی ئاواش هەڵبژێرێت خانەوادەیەکی ئاوا بدۆزێتەوە. ئەم ئەمان گەورەترین ئەمانەتی پێ ئەسپێرێ خوای گەورە کە منداڵە ئەبێ دایکێک بدۆزێتەوە کە ئەم ئەمانەتە لە شوێنی خۆیان بێ و زایع نەبێت.
دایکێک بێ خێزانێک بێ خانەوادەیە بێ کە خاوەنی دین و ئەخلاق و پەروەردە و قیەم و بە کەڵک بن بۆ خۆیان و دەوروبەریان لە خێزانێکی وە ئافرەتەکە بخوازێت کە ئەو شتانەی کە پەسەندن لە سروشتی ئینسانە لەگەڵ نەفسیەتی دروستی ئینسانە ئالەوانە ئافرەتێک بدۆزێتەوە خۆ مەرجیە هەموویشی وەکو ئەوە دەرچێت بەڵام ئیتر ئەم واجبە لەسەری ئەگەر ئەمەی کرد واجبێکی جێبەجێ کردوەگەر لا سامەحەڵانەیشی پێکە ئەم گوناهبار نییە جوهدەکەی سەرف کردووە بۆیە ئەم خاڵە زۆر گرنگە لە سەرەتاوە ئاوا بێ هەتا مەشهورەکە ئیمامی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ لە سەردەمی خۆیان باوکێک هاتووە شکایەتی منداڵەکەی لا کردووە کە باوکەکەیە سەری خوێنی یەتە خوارەوە ئەمانە پرسیاری ئیمامی عومەریش زۆر بێت تاخەدوێن چۆن لە ناو کۆمەڵگایەکە قورئان ئامۆژگاری بکات فەرموودەی پێغەمبەر صلی الله عليه وسلم پەروەردەیان کە ئیسلام ئامۆژگاریان بکە خەڵک پابند بێ بە دین و پەیڕەوی قیەم بکرا حەقی خۆ حەقی خەڵکی پارێزراو بێ چۆن ئەمە حەقی کەسێک کە زۆر نزیکە لە دوای حەقی خوا حەقی دایک و باوکە ئێستا منداڵ زایعی کردووە ئەنێرە بە دوای منداڵەکەەوە بانگێکە تووڕێ بێ لێ ئەویژە فەرمێ بۆ ئاوات کردووە فەرمێ مەپرسە لە من ئەی ئیمان بۆ واکەی لەم باوکەم پرسە بۆ ئاوای لێ هاتووە ئەڵێ یەکەم واجب و حەقی منداڵ بەسەر باوکۆ چییە ئەڵێ یەکەم حەق ئەوەیە بڵێن مەسەلا دایکێکی باشی بۆ بدۆزێتەوە بەڵام ئێمە عەرزمان کردین یەکەم حەقی خوایە ئیمانە خۆ ئەوان لەو کاتا پێویست نەبوو ئەمە باسکە هەبووە ئیمانەکە ئیمان و ئەخلاق و قیەمەکە هەبووە بۆیە فەرمووی دایکێکی وتی دەی من باوکم ئافرەتێکی زنجی هێناوە هەر کەس نازانێت گەڵێ لە ناو ئاوەدانی شتێکی وایە نەبووە لە شوێنێکی دوورە دەست بە و ئاداب و ئەخلاق و قیەم و دینداری ئەمانە هەر نازانێت چییە یەکتر لە حەقەکان فەرمی فێری دینی کا و فێری قورئانیکە وتی من باوکم کردومی بە شوان هەر لەو دەرو دەشت و شتەیە هیچی فێر نەکردو کەواتە مامۆستا پەیوەندی دایک و باوک لەگەڵ منداڵدا پەیوەندیەکی هاوڕێیەتی بێ دوجار پەروەردەیەکی تەندروستی لێ دەردەچێت یاخودەوەیە کە پەیوەندیەک بێت باوک یاخود دایک هەیبەتێکی بێ بەسەر منداڵەکەیەوە کە منداڵەکەی بەرامبەر بە دایک و باوکی ترسێکی هەبێت و نەتوانێت هەموو کردارێک ئەنجام بات ئەم دوو جۆرە شێوازە پەروەردەکردنە یان ئەم پەیوەندیە کام شێوازیان بێت تەندروسترە بۆ ئەوەی سبەی دووسبەی منداڵێکی پەروەردەیەکی جوان بەرهەم بێنیت ئێمە هەموو بابەتەکانمان پێویستە لە پەروەردەکردنی منداڵە بە تەنها بابەتێک نییە ئەڵێن منداڵ وەک هەویری گەنمێک وایە کە ئەو هەموو خۆراکەی لێ دروست دەکرێت نانی لێ دروست دەکرێت کولێرەی لێ دروست دەکرێت ئەو شیرینی شتانەی لێ دروست دەکرێت جا ئەگەر منداڵ لە سەرەتا وەک ئەم هەویرە وایە ئەگەر دایک و باوکێکی پێگەیشت و هەبن خۆیان منداڵەکەش پێگەیشت و دەرەچێ خوا عالم زۆربەی وایە جا ئەبێ ئەوەمان بێ کە لەگەڵ منداڵە بە نەرمونیانی و بە چاکو و بە باشی و ئەبێ شتێکیش هەبێ منداڵ سڵێکی لێ بکاتۆ هەردوو بابەتەکەیمان پێویستە ئەفەرمون هەنێکە فەرمون ئەمە فەرمودەی ئیمامی عومەرە فەرموویەتی لاعبوهم سبعة وأدبوهم سبعة وصاحبوهم سبعة فاتركوه فەرموویەتی حتا 7 ساڵ بەیاری و گاڵتە و ئەمانە دوایەوە ئەدەبیان دا بدەن لە 7 ساڵی ترە لە دوای ئەمها 7 تر وەکو هاوڕێ و ڕفیق بن لەگەڵیانە ئەمجا فەرمێ دوایەوە دەستی لێ مەرەخەسکە لێی مەترسە مادام ئەم سیانەی بڕی بێ بەسەرکەوتووی لێی مەترسە ئەمجار ئێمە خوای پەروەردگار ئاگادارمانەکاتەوە ئاگامان لەوە بێ خوای گەورە پێمانە فەرمێ بە دایکیش و بە باوکیش بە هەموو لایەکمان أعوذ بالله من الشيطان الرجيم يا أيها الذين آمنوا قوا أنفسكم وأهليكم نارا وقودها الناس والحجارة أعدت للكافرين قرآن باسی ومان بوکا ندایەکە کە ئەم ئەمانەتە هەر ئەوە نییە سەرنجی وەزع دنیایەکەی بن کەوەکو خەڵکی دنیا ئێمە هەر سەیریەکە بەڵکو ئەمە مەسئولیەتی قیامەتە چونکی شتەکانی تر ئەو مەسئولیەتیان لە پایان نییە کە منداڵ ئەکەوێتە پای دایک و باوک و تربیە و پێگەیاندن و لە هەموو بوارێکەوە پێگەیاندنی جارە بەرە قورئان باسیەوەکە ئەی دایکان ئەی ئیماندارینە پیاوان و ئافرەتان هەمووان خۆتان لە ئاگری دۆزەخ بپارێزن ئەو ئاگرەی کە سوتەمەنیەکەی بەرد و ئینسانە قودوها الناس والحجارة
بیان پارێزن یعنی ئەو شتەی ئەبێ بەزەرەر بۆ دنیایان و هەروەها بۆ قیامەتیان فرامۆژ نەکرێت قیامەتیان بیان پارێزن ئاگاتان لێبێ زۆر باش و پێغەمبەریشمان عفوا صلی الله عليه وسلم دەفەرمێت كلكم راع وكلكم مسؤول عن رعيته يجيك لو فقرنا باسك أفرمي المرأة راعية في بيت زوجها وهي مسؤولة عنها لبروا دايك وباوك هردو كان بربرسن بو دنيايشو بو قيامتش من دالا كان پرورده بكن أمجاد أو بالنسبة أو موضوعي كباستان كر زانا كان فرمون أجر حنان وعطف وخوشويستي دايك وباوك لقل معرفة علما تيكلاو بكري أو من دالك شاك درجت شاعريش دلت الأم مدرسة إذا إن أعددتها أعددت شعبا عريق طيب العريق قالت دايك قتاب خانيك بلكو يكم قتاب خاني من دالة أجر آمادت كردو پروردت كردو بيد جيان ديارة بيجو من دالك بخيت بردمية بيوت بيجان دبت أو أجر أوت بيجان قليك بيجان دو من دالك بيجان دو چونشي أو قلي دروزة به لخيزان دروزة به قالك هروها لخيزان كان دروزة به حكومته ده صلاة وولات لو بيجدت زۆر باشە مامۆستا ئێستا زۆر جار ڕەنگە دایک و باوکێکی ینی جوان و ڕێک و پێک و خێزانێکی جوان بەڵام دەبینی ڕەنگە منداڵێک دوو منداڵیان نا لەبار دەرەچن وە کامەژت پێکرد سێدانە حوتێکە ببڕە بەڵام ئەمڕۆ هەندێک ئەسباب هەن کە ڕەنگە کەسێکی 40 ساڵیش لە خشتە بەبا نەک گەنجێکی 21 ساڵ و 22 ساڵ کە دایک و باوکێک دەستی لێبەر بدا کەواتە هۆکارەکان چین کە گەنجێک تا 21 ساڵی لە ماڵەوە جوان لەلایەن دایک و باوکیەوە پەروەردە کراوە بەڵام دەبینی لە خشتە دەچێت و ئەم زەمانەش ڕەنگە خۆتە زانی ڕیتمی ئاسایی دایک و باوک بەو شێوازی کە لە حەدیسەکانە هاتووە وەکو خۆی نەتوانرێت جێبەجێ بکرێت چه ئەسبابێک دەبێ بگیرێتە بەر دایک و باوک بۆی کە ئەسبابە دژەکانی تر نەتوانن کاریگەری بەسەر منداڵەکە دروستکەن جوانە خەم لێ خواردن زەرورە بەڵێ ئەم مەوزوع وایە بەڵام لە عینی کاتیشە ئینسان نابێت تەسلیم ببێ بە هەر واقعێکی خراپ هاتەکایە یەکسەر تەسلیم بێ هیچ ناکرێت ئەکرێت ئەو پیاوەی بلا تەشبیه بە مۆزوعەکەی ئێمە نەبێت تەشبیه مۆزوعەکەی ئێمە نەبێەوەها بەس بۆ نمونە ئەو پیاوەی بڵێن مەسەلا ئاژاڵی هەیە دەرمانیان بۆ بەکارهێنێ زدی نەخۆشیەکان کە لە دەوروبەرا هەیە بۆی توژ نەبن الوقایة خير من العلاج خاڵێکی تر ئەوەیە بڵێن مەسەلا شوانیان بۆ ئەگرێ لە وەرگایان بۆ هینەکە بلا تەشبیه باوکو دایک ئەگەر هەوڵیاندا لە سەرەتاوە بە پێی پێوەرێکی تایبەت مامەڵەیان کرد لەگەڵ منداڵەکە لە دەستیان دەرناچێت ئەڵێن ئەمڕۆ ئەگەر منداڵەکە لەم بەریجادە لە دەست دەرچوو کەوتە ئەو بەریجادەوە ئیتر بۆ تۆ نابێت چونکی خەڵکی تر پێش تۆ گاتە سەری باشتر وایە وەزعێ بسازێن دایک و باوک کارێ بکەن خۆشەویستی یەکەم بن لای منداڵ بتوانێ بۆنی هەموو خۆشەویستێک هەموو کەسێک هەموو شتێکە دڵی ئەو پێی خۆشە بینێ بە دایک و باوکۆ ئەمیشە بە جوهدێکی زۆرە بە ئینا ڕاستە لە خشتەبردن زۆرە کاریگەرەکان زۆرن لە دەوروبەرە بۆ ێزانەکانە فەرمونون ئەو شتانەی کە تەئسیر لەسەر ئینسانەکە کۆمەڵە شتن باشێکیان پێوتری عوامیلی داخلی هۆکارە ناوەکیەکان خاڵی یەکەمە فەرمێ دینە دین گەورەترین دەورە بینێ چونکی ئەوەتانە پێغەمبەری صلی الله عليه وسلم دەفەرمێ كل مولود يولد على الفطرة فأبواه يهودان أو ينصرانه أو يمجسانه خاڵی یەکەم ئەوەیە محاولە بکە دینێک زەرع بکە لەم ئەمانەتا کە پێی دراوە فطرة الله التي فطر الناس عليها خوای پەروەردگار باسیمانە بۆکە کە خوای گەورە هەرچی منداڵێکە ئەبێ لەدایک لەسەر سروشتی یەکتایی خوای پەروەردگار ئەبێ لەدایک ناسینی خوا بە تاکۆتەنها ئەبێ لەدایک بەس ئەمەی پەرە پێ بدەیت خاڵی یەکەم ئەوەیە چونکی ئەم خاڵە وتمان پەیوەندی بەوە هەیە باوکو دایکەکە ساڵح بێ لە سوورەی ئەلکەهفات چەند چیرۆکێکی تایە یەکێک لەوانە لە چیرۆکی موسا و خەضیرە یا خدرە لای هەنێک وای پێڵێن خەضیرە لەو هینا باسی ئەوە کە موسا لەگەڵ هاوڕێکەی موسا دیوارێک شاگەکەنەوە لە کۆتاییە کە باسی سەبەبەکەی بۆوەکە فەرمێ وەکانە ئەبوهما صالحا خاڵی یەکەم ساڵحی باوکو دایکەکەی خاڵێکی تریان کە عەرزمکردن پەیوەندیەک لە بینی ئەم خێزانە هەبێ ڕنگ بادۆتیایە یعنی منداڵ دایم چاوەکە لە قودوەیە لەبەر چاویا بێ نمونەیەکێ بێ
لە دەستپاکی لە دەمپاکی لە داوێن پاکی لە ڕێز و احترامە ئەویش لە ناو خێزانە ئەمە بەرجەستێ بێ چونکی خێزان هەمووی بەیەکەوەیە ئەگەر ئەمانە ئەمە لە سەرتاوە بەرجەستە بکرێ مناڵ کە چاوی کردو دیمەنێک لە بەرچاویا بێ وە گەڵێن بە هەشتێکی ماوەسا شتێکی ژەیە کە زۆر واقعە دایک و باوکە هەلی مزگەوتن باوک پێنج فەرزە لە مزگەوتە لە ماڵەوە ئەدەب و ئەخلاقێکی زۆر جوان هەیە بەڵام دەبینی کچەکەی ڕەنگە سفور بێ کوڕەکەی ڕەنگە بچێتە نێرگە لە خانە چووکە ڕەنگە ئەگەر لە هەموو شەوەکە حسابکەی دوو کات ژمێر بەرامبەر یەکتر دابنیشن باوکو دایک و منداڵ کوڕدا کچ دەچێتەوە ژوورەکەی خۆی ئەمڕۆ فەیسبوک هەیە تۆ ڕێکۆمەڵایەتەکانی دنیایەکی تر هەیە چۆن دایک و باوک ینی ئەو ڕێگەیانە بگرنە بەر کە نەهێڵن منداڵەکەیان بەم شێوازە لە خشتە بەرێ لە کاتێکە خۆیان ئەهلی مزگەوت و ئەهلی دینداری و ساڵحن خێزانەکە بێ خێزانێکی تۆکمە بێت هەڵوەشاو نەبێت چەنە گرنگی بەوە بن ئەدەن بژێوی ژیانیان بۆ دابینکەن ئەبێ ئەوەندە زیاتر گرنگی بدەن بە ناخی منداڵەکان وەگوتمان ئەگەر دایک و باوک ئەو خۆشەویستە بن منداڵ هەموو شتێکیان لای ئەمان بکەن و ئەرزی شمکردن هەموو شتێک منداڵ داوایکرد نابێ هین بێت لەو کاتاب بەڵکو داواکانیش کاتیان ببێت کەواتە مامۆستا بورە دوجار ئەگەر منداڵێک پەروەردەیەکی ناتەندروستی هەبێت و باش نەبێت دوجار دەگەڕێتەوە بۆ ناتەندروستی پەروەردەکردنی دایک و باوکەکەی جاری وا هەیە ئەگەرەوە جاری وا هێوانە جاری وا هێوانە بەڵام ببوورە ئەم ئەرکی پەروەردەکردە زیاتر لە سەرشانی دایکە یان باوک چووکە قسەیەکەیە کە دەوترێت دایک بە حکومی بە بەردەوامی لە ماڵەوەی زیاتر لەگەڵ مناڵەکانە هەڵسو کەوت دەکات زیاترم پەروەردەکردنە لە ئاستی دایکە بە حکومی باوک زیاتر لە دەرەوەی ئایا ئەم قسەیە تا چەندە ڕاستە کام پەروەردەکردنە بکەوێتە ئەستۆی دایک زیاتر نابێ بکەوێتە ئەستۆی هیچ کامێکیان بەتەنها بەڵام هەردووکیانە بێت دەوری کاریگەریان هەبێ بەڵام لەبەرەوەی دایک زۆر تێکەڵاوە لەگەڵیانە هەر لە هەڵگرتنیەوە بە سک هەتا شیردانی هەتا کۆتایی ئەوەندەی کە دایک لەوانەیە لەگەڵ منداڵا بێ باوک ئەو مەجالە بە تایبەتی لە وڵاتی ئێمەیە ناڕەخسێ ئێمە کێشەکە لوایە زۆربەی دایک و باوک ئەو سەقاف و پەروەردە خۆیان پێیان نییە ئەمە خاڵەکە خاڵێکی تر ئەم دایکە پەروەردە نەکراوە وەک پێویست خاڵێکی تر کە ئەم کاریگەریە دروستەکە بەڕاستی بەتەنها ئەم دایک و باوکە نییە ئەبێ وڵات بیر کاتۆمە لە بەشێکی تری ئەمە ئەوامیلی وەکوتمان عاملی داخلی هەیە یەکیان دینە یەکێکیان علاقە و پەیوەندی ناو خێزانەکەیە خاڵێکی تریان ئوسرەیە ئەم ئوسرە ئاگای لێ بێ کۆمەڵی خزم هەیە جاری وایە تۆ خزمێکە هەیە بەڕاستی پێویست ناکە بچی لێ بمێڵیتەوە مناڵەکە لێ بمێنێتەوە شەو ئەوە بکە چونکی مناڵەکانی ئەوون هەڵسوکەوتێکیان هەیە جۆرە تەسەڕوفێکیان تۆزە مەعاملەیەکیان هەیە منداڵەکە بەدخووەکەن خاڵێکی تر ئەوەیە ئەم تربیە بەتەنها ناکرێت بەمان ناکرێت بە تایبەتی لە ڕۆژگاری ئەمڕۆیە بڵێ مەسەلایەکی تر لەوانە هەل لە حەزانە و ڕەوضە و قوتابخانە و جامیعات و ئەمانە بیگرە ئەمانە دەوریان هەیە کەواتە بگورە مامۆستا قسەکەت پێ بڕم لە چ تەمەنێکە ضرورە یاخود دایک و باوک ئەتوانن منداڵەکەیان تێکەڵ بە کۆمەلگا بکەن و تا بتوانێت هاوڕێتی دروست بکات لە چ تەمەنێکە ئەمە گونجاوە یاخود هاوڕێت تا چەندە کاریگەری هەیە لەسەر خراببوونی پەروەردەی منداڵ ئەرزم کردن هەتاوەکو مناڵەکە وای لێوێ بێتە دەرەوە ئەو ئەرکەیە کە دایک و باوک زۆر بە گرنگ ئاگایان لێ بێ دوای ئەوە کەیەتە دەرەوە بۆ ناو کۆمەلگا وە گوتمان ئەچێتە ئەم شوێنانە مەفروض وایە دەوڵەتێک هەبێ خراپبوونی منداڵێک ڕئیسی وڵات بەرپرسانی وڵات خراپبوونی مناڵی شخصێک کەسێک تاچێک لە کۆمەلگایە بە خراپبوونی مناڵەکەی خۆیان بزانن چونکی ئەم مناڵەکە خراپە بێ لە پێشە زەرەر بۆ ئەوان دروستەکە سەر لەوە کا پەنا بخوا دەست بۆ دزی بەرێ دەست بۆ شتی خراپ بەرێ ڕوو لە پیاوکوژی بکە ڕوو لە ئاژاوانانەوە کە ئەوە بۆیە خاڵێک لەوانە ئەوێ ئەمجار وایشە هەر وڵاتێکەوەتانێت دەستەیەک لە دەسەڵاتدارەکانی نەقەبن خێرا منهەجێکی تایبەتی دانێن هەر وەکوتمان لە ڕەوزە و حەڵانە و قوتابخانە و منهەجەکە گۆڕن ئەو کەسانی کە مەبەستیان بێ شەعب و میلەتێکیان هەبێ خۆیان لێ بحەسێن و ئەگەر هەر بۆ دنیاش بوو خۆیان لێ بحەسێن و زەرەری ژنەکەن خۆیان پێویستیان بەوە هەیە پەروەردەیەک دامنێن لەم قۆناغانەی خوێندن کە دروست بێ جا قۆناغی یەکەم وتمان ئەوەیە ماڵ و دایک و باوکە قۆناغی دووهەم ئەمە قوتابخانەی و کە دێتە ناو قوتابخانەوە و ئەو دامەزراوانەیە کە دەورە بینێ چونکی ئەوەی ئەبێ بە ڕئیسی وڵات ئەوەی کە ئەبێ بە وەزیر ئەوەی کە ئەبێ بە پەرلەمانتار ئەوەی کە ئەبێ بە محامی ئەوەی کە ئەبێ بە قازی ئەوەی کە ئەبێ بە وەستا ئەوەی کە ئەبێ بە دوکاندار هەموو ئەفراد و کۆمەلگا مجتەمع ئەگەر مجتەمعەکە مجتەمعێک بێ خێری بیە بۆ خۆی لە سەرەتا ئەوێت چوو بێتە قوتابخانە نەختێک
کەمێکی هەیە نەچێتە قوتابخانە کەوا بوو پێویستەکە ئیسلاحی ئەمانە بکرێ بۆ ئەوەی ئەندامێکی وا چاکمان دەستکەوێت. خاڵی دووهەم هاوڕێیە ئەوەندەی هاوڕێ تەئسیری لەسەر منداڵ هەیە لەو قۆناغەیە دایک و باوک ئەو تەئسیریان نامێنێت بۆیە پێویستەکە ئەگەر زۆر جاریشە بێ منداڵەکە ئاگای لێ نێبێ باوک و دایک ڕەفیقێک بۆ مناڵەکەیان بدۆزنەوە کە بیخەنە تەکی مناڵەکەیان کە ئەم منداڵە وەگەڵێ ئیسفادەی لێکا بەلاڕێیان نەبرێ چونکی ئەوتانە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ المرء على دين خليله فلينظر أحدكم من يخالل ئەفەرمێ ئینسان واندا ئەنجێ لە دنیا و قیامەتیشە لەسەر ئاینی هاوڕێکەیەتی جا سیرکەم زانن چی ئەکەنە هاوڕێ خۆتان وە پێغەمبەر صلی الله عليه وسلم نمونەی هەیە لە کوردەواریشە ئێمە ئەوەمان هەیە کوردەواری ئەڵێ ئەگەر بیرا تەشبی دووگا لە دۆڵەکە بنەگەر ڕەنگی یەک نەگرن خۆی یەکەگرن پێویستەکە کەسێکی بۆ بدۆزرێتەوە ئەوە کە بەرە و خێربی با و بەرە و هەڵدێر نەیبا. خاڵێکی تر لەوانە ئەوەیە مزگەوتەکە مزگەوت دەورێکی کاریگەری هەیە بەڕاستی بۆ منداڵ لە سەردەمی خۆیان جیلی سەحابە هەر مزگەوت وە لە باتی قوتابخانە و لە باتی جامیعات و لە باتی هەموو مەرحەلەکان لە ڕاستیە مزگەوت بووە. مزگەوت ئەگەر دەوری خۆی بدرێتێ دەوری زۆر کاریگەری هەیە. ئێستەش ئەوەتە کە زۆر جارەیە کێشەیەک دروست دەبێ چارەسەر ناکرێ پەنابن بۆ خەتیبەکان پەنابن بۆ ئیمامەکان تەمابن بۆ واعیزەکان لێوە چارەسەری بکەن. مزگەوت ئەو شوێنە بۆ مڵکی یەک کەس نەبوو بەتەنها بە ماڵی خوا دانراوە تراوە ماڵی خوا بەیت اللهە لەبەر ئەوە پێویستی ژەکە ئیمامی مزگەوت بە تەنها ئیمام نەبێ مڕەبیەکیشی لەگەڵا بێ وەکو قوتابخانە توێژەورەیەکی بۆ دائەنرێ کەسێکی بۆ دائەنرێ حەق وایە لەگەڵ ئیمامیشا ئەو کەسە هەبێ و مزگەوت بە تەنها نوێشکردن نەبێ بەڵکو دەوێکی بدرێ ئەوانە کەیەن ئیسفادەی ئەوە بکەن جیاواز بێ لە پێشنەهاتنەکە هاتینیان بۆ مزگەوت جیاواز بێ لە هاتنەکان. ئەو خاڵیش باست کرد کە باوکو و دایکەکە خەڵکی نوێشکردن و ئەمانە بە تەنها بە نوێشکردنەکە ئیشەکە ناڕوە بەڵکو زۆر جار هەیە لەوانەیە کەسێک لەم بوارەیە دایکێک پەروەردە بوو ئەم مۆزوع ئازانێت لە منی باشتر لێ بزانێت ئێمە بێ و حەق بدەین بەو دایکە و کۆمەڵە مەرحەلە هەیە دایکەوەنە لێزانێ باوکیش لێ نازانێت قۆناغێکی تریە تەکایە و ئەوەندە واجبی باوکە و باوک لێزانێت لەوانێ دایکیش لێ نەزانێت. خاڵێکی تر لەوانە ئەفم کە ئەوەیە کە وڵات دامەزراو بێگەرمان دەوێت تربیەکی سەلیم بە منەوەکانمان بدرێت ئەبێ بواری سیاسی ئەو وڵاتە دامەزراو بێ. ئێمە چەند ساڵێک لەمە بەرهەشتاکان و ئەو وەسانەوا بووە ڕاکردن و ڕاکە و قەسف و دەربەدەری و سووتان و کوشتن و دەربەدەری و ئەم وەزعانە مناڵ پەروەردە نابێت لە وەزعانەیە. ئەمە یەکێکە لەوانە ئیستیقراری حاڵەتی ئەمنی وڵات. خاڵێکی تر بژێوی ژیانی خەڵک ئەبێ بژێوی ژیانی ئەو خەڵکانە دابین کرابێ چونکی ئەگەر کابرا بژێوی ژیانی دابین نەکرابێ پێداویستەکانی مناڵیشی بۆ دابین نابێ مناڵەکەشتی ترەکە. زۆر باش مامۆستاگیان زۆر سپاس بۆ دەرفەتێک کە بێمە بەخشی تاوان دیارە تەوەرەکە زیاتر لە ماڵەگرێ قسە بکەین بەڵام دەرفەتی بەرنامەکەمان تەواو بە سپاس بۆ ئامادەبوون. هۆکاری ڕاگەیاندنی یەکێ بوو لە هۆکارە گرنگەکان ئەمەژە لەو قسمەتەیە دەبین و بۆی وای خواگەورە هیدایەت با و هۆگاری خراپی شێ و چاکیشێ ئومێدمانوە ئینشاڵڵا چاکەکان بینەرانی عزیز ناوبڕێکی کورد وەردەگرین و لە تەوەری دوین بەرنامەکەمان پێتان دەگەینەوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. ئایا تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە ئینتەرنێتێکی بێسنوور بەکاربێنیت یان بیرت لەوە کردوتەوە کە بۆ هەفتەیەک یان 2 هەفتە ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنی سەرەڕای هەموو ئەمانە تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە بۆ یاری ئەلکترۆنیەکان ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنیت؟ بێگومان نەخێر فانسی نێت هەموو ئەم کێشانەت بۆ چارەسەر دەکات. تۆش دەتوانیت بۆ ماوەی هەفتەیەک یان 2 هەفتە یان مانگێک بەردەوام بێسنوور لەگەڵمان بیت. ئێستا خزمەتگوزاریەکانمان لەم شوێنانە بەردەستە: سلەیمانی، شارباژێر، شارە زوور، هەڵەبجە، سەی سادق، عربەت، پێنجوێن، بازیان، تاسڵوجە و زەرگوێز. فانسی نێت هەمیشە ئینتەرنێتی بێسنوور. کارگەی شەربەتی خاڵقی گیرەوەی خاڵقی بە تامەکانی پرتەقاڵ، مێوەژ، هەنار، لیمۆ و مۆز و ئەنەناس بەرهەم دەهێنرێت. تەواوی تامە سروشتیەکانی شەربەتی خاڵقی وێنەی باخێکی پڕمیوەیە. کارگەی شەربەتی خاڵقی لەگەڵ 24 ساڵ ئەزمون و بە تامی سروشتی. ناونیشان سلێمانی ناوچەی پیشەسازی 2 پشت ئەلبیستەکە. کارگەی شەربەتی خاڵقی. ئەم کوڕانەوی چالاکە حەزی لە چپسێکی چاکە بۆ یانینی لای تاکە زۆر تەندروستە و زۆر پاکە. ئەم
ئەم چەشناوی ڤاریە حەزی لە چپسی نییە نینی تامی سروشتیە هیچ چپسێک وەک ئەو نییە هەژوانیش کوڕێکی جوانە حەزی لە ئاهەنگێرانە لە یادی لەدایک بوونەکەی چپسی نینی بوو هەڵبژار دەکەی نینی هاوڕێی مناڵانە تامی خۆشە و بێزیانە بۆن و ڕەنگی هەمە جۆرە شێوە و قەپارەی زۆرە بشاری نینی تامێکی لە یاد نەکراو ڕاستە هەستی دایک بوون زۆر جیاواز و چێژبەخشە بەڵام بەرپرسیارەتێکی قۆرسیشە ئەرچی دایک پاراستنی تەندروستی و گەشەکردنی منداڵەکەیەتی باشترین خۆراک بۆ منداڵەکەی شیری دایکە بەڵام لەبەر هەر هۆکارێک دایک نەتوانێت لە شیری خۆی بە منداڵەکەی بدات باشترین جێگرەوە کۆنفیلاکە هەمومان حەزمان لە برنجە برنجێک تامی ڕاستەقینەی برنجمان پێ ببەخشێ بازار جملەی دێت لە برنج بەڵام بژاردەی من برنجی دۆلفینسیە بە تام و بۆن هاوشێوەی برنجی کوردیە 100% سروشتیە برنجی خڕی دۆلفینسی شێفە گەورەکان سەرسامەکات بۆیە بێ دوودڵی بژاردی من و کابانی ماڵە تا ئێستا زۆر جۆری برنجم تاقی کردوتەوە بەڵام هیچیان وەک دۆلفینسی نییە تامێکی ترە ئێوەش دەتوانن تاقیکەنەوە دۆلفینسی باشترینمان بۆ هەڵبژاردن تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام تۆپ ئارت وڵاتیدان لە چەمچەماڵ خەڵات بەسەر یەکەمەکانی ئەو ناوچێدا دابەش دەکرێت کە لەم بارەیەوە هاوکارانمان ڤیدیۆکیان بۆ ئامادە کردوین فەرمونون با پێکەوە بینەری و ڤیدیۆ بین. بۆ ساڵی پێنجەم و لە سەریەک و وەکو پیشەی هەمیشەیان ناوەندی چەمچەماڵی ڕێکخراوی قوتابیانی کوردستان با سپۆنسەری هەر یەک لە مەکتەبی سکرتارێتی ڕێکخراوی قوتابیان و ئەنجومەنی چەمچەماڵی کۆمەڵی ئیسلامی و هەفتە بازاڕی گەورەی چەمچەماڵ خەڵات و خەڵاتی ڕێزلێنانی بەسەر 55 خوێندکاری سەرکەوتووی سنووری بەڕێوەبەرێتی پەروەردەی چەمچەماڵ بە هەردوو بەشی زانستی و وێژەی و نۆی بنەڕەتیەوە دابەش کرد. لای خۆشیانەوە خوێندکارە سەرکەوتۆکان سوپاس و دەستخۆشیان بۆم هەنگاوی ڕێکخراوی قوتابیان هەبوو. بەڵێ من خوێندکار سارە ئەسماعیل لە ئامادەی شۆڕش توانیم نمرەی 93.4 بەدەست بێنم و پلەی سێمم لە بەشی وێژەی. بەڵێ ئەم جۆرە هەنگاوان و هەنگاوی لەم شێوەیە زۆر گرنگم بۆ خوێندکاران چونکە هانیانەدات کە بۆ ساڵانی داهاتوو خوێندکارەکان باشتر بخوێنن چونکە ئەگەر خوێندکار هەر بخوێن و هیچ دەستخۆشێکی لێ نەکرێت بە دڵنیاییەوە تووشی جۆرێک لە بێهیواییە بێ ئەبێت بە هاندێک چونکە کاتێک ئەوان ئەبینن خوێندکارە سەرکەوتوەکان بەم شێوەیە ڕێزیان لێ ئەندرێت هانی ئەوانیشەدا کە زیاتر بخوێن لە ساڵانی داهاتووە تەنها مەحاڵە هیچ شتێکتر مەحاڵ نییە. من خوێندکار ژیار تەڵهاو بێت خوێندکار لە ئامادەی گۆفتەپەی شەهید پێ خۆشحاڵم ئەمڕۆ بەشداری ئەمە هەنگە جوانم کردووە نوێم بووم لە سەراستی پەروەردەی چەمچەماڵ لە 12ەمی وێژەی زۆر سوپاسی ئەم کۆنفرانسە جوانە ئەم ئاهەنگە جوانە ئەکەم کە لەلایەن ناوەندی چەمچەماڵەوە بەڕێبراوە هیوای سەرکەوتنیان بۆ خوازم. من خۆمێک یەکم لەوانی کە تەئسیرێکی ئەوم بەدەستەوەی و بە هاوشێوەی ساڵی پار هاوشێوەیکەوە ئامانجم ئەوە بوو وەکو خوێندکارانە بمکەوە لەسەر ستەیج ڕاوەستاون ئێستاش بەرهەمی ئەوم چێشتەوە. جگە لە خوێندکارە سەرکەوتۆکان ڕێکخراوی ناوبرا و 50 خەڵاتی دیکەی بەسەر ژمارەیەک لە خوێندنگاکانی سنوورەکە و هاوکارانی مەراسیمەکەدا دابەش کرد. لە نێویشیاندا کەناڵی ئاسمانی پەیام کارگێڕێکی ناوەندی چەمچەماڵی ڕێکخراوی قوتابیانی کوردستانیش خەڵاتکردنی خوێندکارە سەرکەوتۆکانی بە ئەرک و پیشەی ڕێکخراوەکەیان ناوبردووتی با نیازن لە ساڵانی ئایندەدا پرۆژەکەیان فراوانتر بکەن. ئێمە لە ڕێکخراوی قوتابیانی کوردستان ناوەندی چەمچەماڵ فستیڤاڵی سەرکەوتوان ئەنجام دەدەین کە تێیدا خەڵاتی هەر سێ ئاستی نوێی بنەڕەتی
دوانزەی زانستی دوانزەی بەژەی دەکەین هەردەیەکەمەکە و هەموو ساڵێک بەنیازن لە ساڵی داهاتووشە ئەمە بەردەوامی پێ بدەین بەڵێ لە ڕێگەیم فستیڤالانەوەمانە زیاتر هاانی خوێندکاران دەین و ڕێزیان لێ بگرین لەو شەو نخۆنیانەی کە کردویانە لەو ماندووبوونانەی کە بینیویانە. ڕێکخراوی قوتابیانی کوردستان جگە لەوەی ڕێکخراوێکی چالاکی بواری کاری ڕێکخراوەی قوتابیان و خوێندکاران و داکۆچیکاری ماف و داواکاری قوتابیانە لە پاڵەمانەشدا ساڵانە و لەگەڵ هاتنی پشووی هاویندا لە شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان چەندین خولی هۆشیاری و پەروەردەیی و زانستی با مەبەستی بەرزکردنەوە یاستی هۆشیاری و زانستی قوتابیان و خوێندکاران بەڕێوە دەبات. جەلال جەباری تایبەت بە بەرنامەی پەیامی ڕۆژ چەمچەماڵ. وەڵێ بینەرانی عزیز و خۆشەویست تەوەری دومی پرۆگرامەکەمان بەڕگەی بڕین و درومانە کە خاتوونی زۆر ئازیز و ڕەحسووک خاتوو فەوزیە کاکەویست پێشکەشمان دەکات فەرمونون با پێکەوە بینەری بی بە هیوای ئەوەی کاتەوەی خانمان بتوان سوودێکی باشی لێوەربگرن. سڵاو بینەرانی خۆشەویست خۆشحاڵم بۆ جارێکی ترە گەڕێمە وڵاتان ئەمڕۆژ ئەمانەوێ بڕین و دوورینی کەوای سێپارچە بکەین بە 3 مەتر. ئەمە قوماشەکە 3 مەترە بەڵام من کردومە بە دوولەتەوە 150 بۆ بەشی پێشەوە بەکارێنم و 150 بۆ بەشی پشتەوە و قۆڵەکانی بەکارێنم. ئیسامە بەشی پێشەوەی کەواکە ئەبڕین لەبەرەوەی ئەمە 3 مەترە چون 3 مەتر نەبێت جوان کەواکە بە پێشا نایەت. ئیسا ئەمەوێ قیاسی کەواکە دیاری بکەم بۆ نمونە ئەم خاتوونە سەرسنگی 115 من ئەمەوێ دیاری بکەم. ئەمە بۆ سەرشان چەنی بۆ دیاریەکەین لەبەرەوەی نوشتانەوەی ئاوای بۆکەین. پانزەی بۆ دانێن لێرە 15 بۆ دانێن بەڵام کە ئێستا لە خوار 28ەوە ئەیکەین بە چەند ئەیکەین بە 54 بە دوودی و یانیە کاتە 102. بەشی پێشەوەی کەواکەمان بڕیوە 1 تۆز سانتونیوێک سەرشانەکەی بۆ کۆڵ دەکەین. ئەمە بەشی پێشەوەی دەکەین بە بەشی پشتەوەی. تەبعەن ئەم قوماشە 3 مەترە. ئەو کادەمە فەودەیە بەری قوماشەکە ئێمە چەندێک دانێن 60 بۆ دانێن بۆ پشتی کەواکە 50 تریشی بۆ هێڵینەوە بۆ قۆڵەکانی. ئەمە خۆی بەری قوماشەکە فەودەیە من 60 داناوە بۆ پشتی کەواکە و 50 بۆ قۆڵەکانی لێدەرەکەم. ئەوێ ببورن تۆڵێ مێردەکەم بچووکە شوێنەکەی. ئەم بەشە 50 سانتە پانیەکەی بۆ قۆڵ. ئەمە 60 ئەبێت بۆ کوێ بۆ پشتی کەواکە.
ئەو کاتە 40 سانتیشتانین بۆ سەرشانی کەواکە. ئەمیش عینەن ئەو 2 سانتی لێ کۆڵەکەین و پشتی ملی کەواکەیش 2 سانت و نیوی لێ هەڵەکەنی. وە کەمەری کەواکەیش لێرەوە نا لە بن قۆڵەکەی بەس خوار بن قۆڵەکەی ئەویش سانتێکی بۆ باریککەینەوە لەبەرەوەی لە کەمەرەکەیە بە جوانی بوەستێت. ئەمە پێش و پشتی کەواکەتەوە و سینە سەر قۆڵەکانی. قۆڵەکە 55 بۆ دانین. ئەم خاتونە ئەبێ درێژی قۆڵەکەی 55 بێ، بەڵام ئێمە لێرە بێ 64 دەرکەین لەبەرچی لەبەر تەقەڵ لێوی کەوا بێت زیاتر بنوشتێتەوە. پانی قۆڵەکەیشی 44 بێ 46 دانین ئەوە بۆ تەقەڵ. ئەمە خۆی چلە تقریبا 46 دانێنێ. نای بڕێ بکەین. لێرە یەک دیاریکردنی بۆکەن ڕێک لەبەرەوەی ئەم کەلایە لە سەرشانی کەواکەدانێ. ئەمە بڕینەکەی تەواو بوو، ئیتری شەڵاتە دەکەینە دوورینی کەواکە. دەردەکەم بە دوورینی پێشی قۆڵی کەواکە. کات ئەوانەی کە زیادن بۆ تەقەڵدام ناوە بۆ زیادە ئیبرم و لای دەدەم. ئەوانەی کە بۆ زیادی تەقەڵدام ناوە من دەقرتێنم. پێویست ناکات دوو سێ تەقەڵبێری بە سەری قۆڵەکە، هەر یەک تەقەڵبێرە بەو شوێنەیەکە ئۆڤەرەکە کراوەی تر جوان دەرەچی، چون دوایش ئوتوکاری بۆەکەی جوانترە بێت. ما قۆڵی کەواکەی سەر دەکەین بە دوورینی پێشی کەواکە.
بۆ ئەوەی لۆش لە پێشی کەواکە دروست نەبێ ئەو چەندانە قرتان ناکەین بۆ لێوی کەواک. تا نزیکی 25 سان دەبیتەوە بێ هەر بەڕێکی بێ بەڵام گەشتی بە حەنای قۆڵی بنقۆڵی کەواکە ئەو کات وردە وردە ئێرە بەم شێوەیە کەم کەم پان دەبێتەوە. لەبەرەوە سەرسانی کەواکە باریک بێتەوە ئەمە کەم کەم بۆی زیاد دەکەی. بۆ نمونە هەنێک کەوا هەیە زۆر کێشە بۆ ئەم پێشەی دروست دەبێت ئەتوانن بە لەزگەیش بەکاربێن بەڵام من چون دەستم ڕاتوە زۆر مشکیلەم نییە لەزگە بەکاربێنم یاننا ئیستا پشتی کەواکە دێنین و پێشەکانی بەڵام هەمیشە من وەکو خۆم کەوا لە دامێنەوە دەست پێ ئەەکەم بۆ دوورینی لەبەرەوەی لاری لە خوارەوە دروست نەبێ هەر مشکیلەیەک هەبێ ئەتوانی لە قاتی سەرەوە دەریکەی تۆ ئەگەر لە سەرەوە دەریکەی باشترە. لێرە چەند دانین بۆی شەفی بۆ دانین بۆچی بۆ فەتحەکانی ئەو کاتە تقریبەن 10 سانتیشێچێتە تەقەڵ 50 مێنێتەوە. من خۆم ئاوا حەز ئەەکەم کەوا بدورم لەبەرەوەی ئەگەر هەر کێشەیەکی هەبێ لە سەرەوە دەرئەچێ بەبێەوەی مشکیلە دروستکە. بەڵام زۆر ئافرەت هەیە تەلەفۆنەکەن ئەڵێن کەوا دەدورین و خوار دەرەچێ زۆری لە خوارەوە زیادە بێ. ئێوە هەوڵ بدەن هەمیشە لە خوارەوە دەست پێ بکەن لە سەرەوە دەست پێ مەکەن لە سەرەوە دەست پێ بکەن ئەو کێشەیە دروستە بێ بەڵام ئەگەر لە خوارەوە دەستان پێ کرد مشکیلەکە دروست نابێ. تا ئێرەشتین زیاتر ناڕۆین تا حەنای خواری بنقۆڵەکەیی. لەبەرەوەی هەر کێشەیەک هەبێ بتوانین بە ئاسانی لەسەرەوە دەریکەی. ئەتوانی بە پارچە پارچەیش هینیکەی ئۆڤەریکەی بەڵام ئەو کێشەیە بە پارچە پارچە هەم کات زۆرتر ئەبا و هەم تریش ئەگەر کێشەیەکی هەبێت دوایی دووبارە بێت دەستکەیتۆ ئۆڤەرکردن بەڵام ئەگەر لەم کاتە هینکەی باشتر بۆت حەلە بێ. شوێن فەتحەکان تەبعاً شەستە ئەمەیان تۆڵێک زیاترە بۆی هەڵە بچڕن لە تەک ئەوە ڕێک ببێتەوە. هەمیشە ئەم فەتحانە بێ ڕێکی یەکتر بن سەدە دەکەین بە ئۆڤەرکردنی بەشی خوارەوەی کەواکەوە لەگەڵ فەتحەکەیە. گەیشتینە ئێرە سەر فەتحەکە دەردیەکە ئەکەین بە ناوە و
2-3 جار بەرودوا بە مەکینەکەکەین لە بەرەوەی بوو هەڵنەوەشێت. هەمیشە لە تەقەڵا هەوڵ مەدەن زۆر دوور شوێنی تەقەڵەکە بگرن، چون ئەگەر دوور شوێنی تەقەڵەکە بگریت ئەو شتە کەمێک لاروێری تێکەوێت. خۆی هەر شتێک لە نزیک و بێ جوانتر ئەتوانی بی پێکی تاوەی لە دوور بێ. سەیش ئەم ئافرەتە باڵای 145 من تقریباً 2 سانتونی و تا 3 سانت دانوشتانەوە بۆ دامێنی کەواکەکەم. زۆر کەس هەیە لەسەرەوە دەست پێکا بە دوورینی کەوا، بەڵام من خۆم بەم شێوە فێر بووم. هەمیشە ئەوانەی کێشە دروستەکە بۆ کەواکە لەسەرەوە چارەسەریەکەم، لەوێ باشتر بۆم چارەسەر ئەوێ. ئینشاڵڵا ئێوەش تاقیب بکەنەوە. بەشی دامێنی کەواکە بە فەتحەکانی شیوە کۆتایی پیاتوو زۆر جوانە و نەحیژ لاریەک و نەحیژ مشکلەیەکی تیایە. ئەو کاتاچین بۆ بەشی سەرۆیسە لە سەرەوە شتەکە ڕێگەکەین بزانین ئەگەر هەر شتێک هەبوو، تۆستێک خوار بوو، تۆستێک ئۆڤەرەکە زیاتری بردبوو، ئێمە لێوە چارەسەری ئەەکەین. لێرە ئەمە 1 مەتر وتم ئەم ئافرەتەیە خۆی 145 داوێنەکەی تا سەر تا خوار. تقریبا ئەمە 150 دەرەکات، چون لۆژی قماشەکە تۆزی زیادەی هەبێ. ئەبێ من چی بکەم لەسەرەوە 1 تۆزی لێ لادەم، 1 تۆز لەسەرەوە لێ لادەم، تقریبا 5 سانتێکی لێ لادەم لەبەرەوەی ئافرەتەکە خۆی 145 باڵای، ئەمە زیادە. ئەبێ چی بکەم ئەو 5 ساندە کەلام داوە بێ من دووبار زیاتر هەڵکەنمەوە بۆ سەرشانەکەی، لەبەرەوەی سەرشانەکەی زیاتر دەرنەچێ. من لەبەرەوەی زیادەکەم لێرەوە چارەسەر کرد، بۆیە ئەم کارە ئەەکەم. ئەنا هەندێک کەس هەیە پێویست ناکە ئەم کارە بکە، بەس من لەبەرەوەی زیادەکەم لەسەرەوە چارەسەر کرد. زۆر ئافرەت هەیە کێشەی لەسەر ئەوەیە کە کەواکانیان شوێنێکی خوار دەرەچێت. تاقیکەنەوە پێشا لە ژێرەوە دەست پێ بکەن، خوارەوەی کەواکە دەست پێ بکەن. ئەو کاتەی تر بۆتان تاقیە بێتەوە هەر مشکلەیەک هەبوو توانیتان لەسەرەوە دەرتان کرد، ئەو کات ئیسە من ئەمە 5 سانتم تەبعاً لە بەشی پێشەوە دەرکرد لە سەرشانۆ، ئیسەیش 5ەکەی تری لە بەشی سەرەوە دەرەکەم و بەشی پشتەکەی تەم لیوانەکەی بۆ هەڵەکەنین. لە کەوا سەڵتا بێ هەمیشە پشتملەکەی تۆزێ هەڵکەنی لەبەرەوەی جوان لە ملی کەسەکە بوەستێ. ئێستا ئەم ئەدەم لە پشتملی کەواکە بە سەرشانەکەی شێوە، لەبەرەوەی من ئۆڤەری ناکەم سەرشانەکەی، ئەمەی لێدەم بۆ محکەمی و ئۆ جوانتریش لە سەرشانە ئۆستێت. خۆی کە سەرشانەکەت لێمان بڕی تەبعاً
ئەم فەرشانە لاوەکەش بڕیمان ئەبێ چی بکەین پشتی کەواکەیش هەروەکو ئەو چۆن پێشتر باریکمان کردەوە ئەمی جوالێ بکەینەوە چون من زیادەکانم لە فەرشانەوە دەرکرد هەدە دەکەین بە لێدانی قۆڵەکان ئەمە ئیتر دەکەین بە لێدانی قۆڵەکان ئەم کەلاییە تەبعاً هەمیشە با لەسەر کەلایی فەرشانەکە بێ لەبەرەوەی هیچ لاریەک لە نەکا دروست نەکا قۆڵەکەیە دروست نەکە ئەگەر یەکێک بۆ نمونە وتی بۆ من هەمیشە لارە بێ هەوڵ بدا پێشە بەشی پشتەوەی لێدا و ئینجا بەشی پێشەوەشی جاری دووەم بۆ کە ئی قۆڵەکە لەبەرەوەی بۆی کێشە دروست نەکا بۆی بەس من مشکیلەم نییە چون من دەستم لەسەری ڕاهاتووە ئەو ڕێنمایانەی تایبەت بە هاتوچۆ بە تایبەتی بۆ قوتابیان بۆی کە بە سەلامەتی لە ماڵەوە بگەنە قوتابخانە و لە قوتابخانەوە بگەنەوە ماڵەوە چی وچین ڕێکخراوی ڕۆشنبیری و سەلامەتی بۆ هاتوچۆ چەند ڕێنمایەکی تایبەتی لەناو قوتابیاندا بڵاو کردوێتەوە بۆیە لەسەرم تەورە گفتوگۆی زیاتر دەکەین لەگەڵ میوانی عزیزمان لە هەولێرەوە ئەویش بەڕێز عەمید قادر محەممەداغا سەرۆکی ڕێکخراوی ڕۆشنبیری و سەلامەتی هاتوچۆ لە هەولێرەوە بەڕێز کاک عەمید قادر سپاس بۆ دەرفەتە گەر لێەوە دەست پێ بکەین گرنگترین ڕێنماییەکان بۆ قوتابیان لە بۆی کە بە سەلامەتی لە قوتابخانەوە بگەنەوە ماڵەوە چی وچینەوە ڕێنمایە تایبەتانە سپاس بۆ ئێوەی ئازیز و خۆشەویست دیارە مەسەلەی هاتوچۆ گرنگی خۆی هەیە هەموو بەشەریەت لە کۆمەلگاکانی دنیا هاتوچۆ دەکەن بۆ پەیداکردنی بژێوی ژیانیان بۆ چارەسەرکردنی کێشەی ڕۆژانەیان هەر مرۆڤێک ئەگەر تێبگا لە مەسەلەی هاتوچۆ بەرپرسیاری ژەوێ لە چاکسازی لە هاتوچۆدا تاوان وەکو ئاماژەم پێکرد ئەگەر ئێمە هەر هەمومان بتوانین لە بواری هاتوچۆدا چاکسازی بکەین ژیانمان لە مەترسی بە دوورە بێت چونکە مەسەلەی هاتوچۆ یاخود یاساکانی هاتوچۆ دوو خاڵی گرتوۆتە خۆی ئەگەر جێبەجێی نەکەی ژیان دەکەوێتە مەترسیەوە کۆتایی بە ژیان دیە یا زەرری سامانیەکەی بە پێچەوانەوە ئەگەر یاساکانی هاتوچۆ جێبەجێ بکرێ لەسەر شەقامەکان ژیانی شت پارێزراو دەبێ سامانی شت پارێزراو دەبێ دیارە بەهۆی هاتوچۆی ناڕێکەوە یاخود بەهۆی ئەوەی کە هەندێک لە براشفێرەکان پابند نین بە ئامۆژگاری و ڕێنمایەکانی ئێمە وەکو ڕێکخراوی ڕۆشنبیری سەلامەتی هاتوچۆ یاخود وەکو جێبەجێ نەکردنی یاساکانی هاتوچۆ کە بە پێی یاسای ژمارە 86 ساڵی 2004 دەرچووە گرفتی گەورەی دروست کردووە بەداخەوە بێزگەلەوەی کە ئەوانەی کە تەمەنیشیان هەڵکشاوە یاساکانی هاتوچۆ جێبەجێ ناکەن وەکو خۆی قوتابی ئەزگەرگۆشەکانیشمان بەڕاستی لە یاساکانی هاتوچۆ تێناگەن و من خۆم بە بەرپرسیار دەزانم بەرامبەر بە قوتابی ئەزگەرگۆشەکانمان چکە ئەوانە کە تەمەنیان هەڕەشەیە دواڕۆژ و ئایندەی ئەم میلەتە سیستەمدی دەبێت کە تەمەڕوومن لەبەرەوە من ئەو ئەرکەم گرتووەتە ئەستۆی خۆم خۆبەخشانە ئەم ئامۆژگاری و ڕێنمایانەم دروست کردووە بۆ سەرجەم قوتابخانەکان و ئومێدەوارم ئەم ڕێنمایی و ئامۆژگاریانە کە من ئامادەم کردووە بچێتە بواری جێبەجێکردنەوە لە قوتابخانەکان چکە بەڕاستی من ماوەیەکی زۆرە لە بواری هاتوچۆ کار دەکەم یعنی هەر لە سەرەتای گەڕانەوەمدا بۆ وەزیفە کە حکومەتی کوردستان دروست بوون گەڕامەوە اختیاری هاتوچۆم کرد چکە ئەمزانی فەراغێک لە هاتوچۆدا هەیە فعلا بەرنامەیەکم داڕست پێرەوەی کە خانەنشین بم هەر لە خلالی ئەو بەرنامەیەوە من خزمەتم بە هاوڵاتیان کردووە ئەو بەرنامەیەش بە چڕوپڕی لە کەناڵەکانی تەلەڤیزیۆن پەخشم کردووە زۆر باش ئاماژەم پێکردوەکوڕێکخراوی ڕۆشنبیری سەلامەتی هاتووە هەر لەو بارەدا کار دەکەم گرنگترین ئەو ڕێنمایانەی کە لە ڕێگەی و نامیلکەوە دەیبەخشنە قوتابیان بۆی کە هوشیار بن لە بۆی کە سەلامەت بن لە بەرامبەر ڕووداوەکانی هاتوچۆدا گرنگترین ڕێنمایەکانی چی و چین کە دەبێ قوتابیەک هوشیار بێ بەرامبەریان
خۆی ڕێنمایەکان زۆرن بەڵام ئەوەی کە من بایەخم پێداوە زیاتر چونکە زۆر لە قوتابخانەکان کەوتونەتە سەر شەقامە سەرەکیەکان و هەندێک لە براشوێرەکانیش پابند نابن بە ڕێنمایەکانی ئێمە خوێنی گەرگۆشەکانمان بە فێڕۆوە یاخو بە بەلار دەڕژێتە شەقامەکان وەکو ئاماژەم پێکرد قوتابی ئایندەی میلەتەکەمانە لەبەر ئەوە ئەبێ شوفێر ڕێز لە ئەو قوتابیانە و یا لەو قوتابخانانە بگرێکە دەکەونە سەر شەقامەکان بەداخەوە تاکو ئێستا نیسبەتێکی زۆر لەو قوتابی عازیزانەمان بە ڕووداوی سیارەیە کەم ئەندام بوون یا بریندار بوون یا بە کۆتایی بەژیانیان هاتووە ئەمە بەڕاستی مەترسێکی گەورەیە نەکرد تەنها لەسەر قوتابی لەسەر کۆمەڵگاکەمان هەمووی من سەرەتا ئاماژەم پێکرد مادام هەمومان هاتوچۆ دەکەین لەگۆی زەویدا هەر هەمووشمان بەرپرسیاری نەچاکسازی لە هاتووە ئەو ئامۆژگاریانە زۆرن تەبان ئامۆژگاریەکان وەکو ئەوەی کە چەند ئامۆژگاریەک ئاراستە کۆنتڕۆل تەبان ئەمەشم بە چاپ گەیانەوە ئەمەش هەمووی ڕێنمایی و ئامۆژگاریە بۆ سەردەم شوفێرە بەڕێزەکان ئەم نامیرکەیەکی بچووکە بەڵام زەروریە هەموو لایەنەکان هاوکاری ڕێکخراوی ڕۆشنبیری سەلامەتی هاتوچۆکەن چکە بەڕاستی بە پێیپەتی ئەمە ناتوانین هاتوچۆ بەناو دڵکا بکەین ئەگەر چی من هەر لە سەرەتاوە خۆبەخشانە من ئەم کارانم ئەنجام داوە بۆ ئەوەی کە خۆشەویستەکانم یا میلەتەکەم یا خەڵکانی ئەم کوردستانە سەمدیدا بێ کەسە مەزڵومە لە ڕووداوی هاتوچۆ بە دوور بێ بۆیە زیاتر گڕوتین داوا بەخۆم کە خزمەتکاری میلەتی خۆم و بتوانم لە هەموو کەناڵەکانی تەلەڤیزیۆن بەبێ جیاوازی یاخود لەسەر شەقامەکان یاخود لە قوتابخانەکان ئامۆژگاریەکانم ئاراستەی سەردەم هاوڵاتیان بکەم و بەبێ قوتابخانەکانیشان مەسەرەن ئەم ئامۆژگاریانی کە ئەمە نیسبەتێکی چەند خاڵێکە لە سەدان خاڵ کە لێرا جێم کردوتەوە ومێ دەکەم بچێتە بواری خوێندنەوە تەبان من زۆر جار داوام کردووە لە بەڕێز وەزیرەکانی پەروەردە و ئاخر جاریشمان چوومەتە دیداری بەڕێز وەزیری پەروەردەی ئێستا بەڕاستی وعدی داوە ئینشاءڵڵا هاوکارمان بێ بۆ ئەوەی کە ئەم پەیامەی ئێمە بگا و یاساکانی هاتووە بچێتە بواری خوێندنەوە زۆر باشە نەبێ لە دەرسی وێنەدا دەرسی وەرزشە چەند خاڵێک ئەمە ڕێنمایەکان ئەمانن کاکە یعنی قوتابیێت گەرگۆشەکانمان ئایندە و دواڕۆژی میلەتەکەمان بۆ پاراستنی ژیانیان دەبێت باشە هوشیارکردنەوەی قوتابیەک بە تایبەتی ئەوانەی کە لە قۆناغی سەرەتاییدان لە ماڵەوە کە دێتە دەرەوە تا و کاتی دەچێتە قوتابخانەوە دەگەڕێتەوە ماڵە هوشیارکردنی ئایا بۆی کە بە سەلامەتی بڕات و بێتەوە تەنها ئەم هوشیاریە ئەرکی شۆفێری کە دەبێ هوشیار بێ بەرامبەر بە منداڵە یاخود نادەبێ دایک و باوکوش هوشیاری ببەخشێتە قوتابیەکەی مامۆستا بە هەمان شێواز و هەروەها ڕێنمایەکانی هاتوچۆ هێماکانی هاتوچۆ شەقامەکان هەموومانە دەبێت پێکەوە بەڕێز کاک ئامید قادر ئایا هوشیارکردنەوەی قوتابیەک لەو کاتێک کە لە ماڵەوە دەرەچێت تا و کاتێک کە دەگەڕێتەوە لەسەر شانی کێیە تەنها دەبێت خودی شۆفێر هوشیار بێ بەرامبەر بە پاراستنی ئەم قوتابیە یاخود نا دایک و باوک مامۆستاوە هێڵکاری ناو شەقامەکان و ئەوانەی کە دەکەونە ئەستۆی پۆلیسی هاتوچۆ هەموو ئەمانە هۆکارن بۆی کە قوتابیەک لە ماڵەوە بە سەلامەتی بڕواتە قوتابخانە و بگەڕێتەوە ئاماژەم پێکردوتم مادامە هەمومان هاتوچۆکەین هەمومان بەرپرسیاری دەمەسەبێ هاتوچۆ چکە هاتوچۆکردن بە پەیداکردنی بژێوی ژیانی ڕۆژانی هەر کاکەیەکە یاخود بۆ چارەسەرکردنی کێشەی ڕۆژانی هەر هاوڵاتیەکەی لە قوتابیەکەوە تا هەر کەسێکی کە بێ جا لەبەر ئەوە تەمان باوکو دایکان ئەگەر لە خلالی ڕێکخراوەکانی ئێمەوە یا لە خلالی بەڕێوەبەرایەتەکانی هاتوچۆ ئامۆژگاری ڕێنمایەکانی هاتوچۆ پەیڕۆونەکەن یاخۆ پیان ڕانەگەێنرێ ئەوانە سوزانن چکە مەسەلەی یاسای هاتوچۆ ئەبێ شرۆڤە بکرێت لە ناو کۆمەلگا ئەگینانە باوکو دایکی کە تەمەنی هەڵکشاوە تاکو نیسبەتی زۆر هەر لە یاسای هاتوچۆ تێناگا جا لەبەر ئەوە ئەرچی سەرشانی باوکو دایکە ئەوانەی کە لە یاساکانی هاتوچۆ تێدەگەن بەڵام بە شێوەیەکی گشتی ئەرچی سەرشانی بەڕێوەبەرایەتەکانی هاتوچۆیە و هەروەها ئەرچی سەرشانی ئێمەشە وەکو خۆبەخشانە کە کارەکەین بەبێ ئەوەی هاوکاریەکمان کرێ ماوەی 5 ساڵە تەبەن بۆتان دەزان بە مەسەلەی تەقەش و پشتیوە بە هیچ شێوەیەک هاوکاری ئێمە نەکراوە لەبەر ئەوە ئێمە دەتوانین خۆشەویستیمان بۆ مرۆڤی کورد بۆ تاکەی کورد بۆ خۆشەویستیمان بۆ
کۆمەلگاکەمان ئەوە ئیتر خۆمان هاویستۆتە بەختی خۆمان تاقیەکەین و بزانین تا چ ڕادەیەک سەرکەوتووە. زۆر باشە تۆ ئەگەر مەودایەکم بدەی بە ئەم ئامرگای ڕێنمانە قوتابی دەبێت لە شوێنی دیاریکراوەوە بپەڕێتەوە کە ڕەنگ کراوە و دیاری کراوە بۆ پەڕینەوە. قوتابی دەبێت لە شوێنی دیاریکراوە بپەڕێتەوە کە ڕەنگ کراوە بۆ دیاری کراوە بۆ پەڕینەوە. بەستەوان ئەمە هۆشیاری بدەین، ئەگەر هۆشیاری نەدەین قوتابی توزانێ. بۆیە من دەڵێم ئەبێ هاوکاری ڕێکخراوی ڕۆشنبیری سەلامەتی هاتووە بکرێ لەم ئەم ڕێکخراوی ئێمە لە شاری هەولێر کە ئەمە ماوەیەکی زۆر دوور ئێمە خۆمان ڕاگەیانوە ئەبێ هاوکاریمان بکرێ و ئێمەش بتوانین هاوکاری سەردەم قوتابی عاجزەکانمان بکەین و هاوکاری هاوڵاتیانی بکەین بەبێ هاوکاریکردن و بەبێ یارمەتیدانی یەکتری کارەکان بەرەو پێش ناڕوە. چەند ئامۆژگاریە بهم بکەم قوتابی دەبێت لە شوێنی دیاریکراوە پەڕێتەوە کە ڕەنگ کراوە و دیاری کراوە بۆ پەڕینەوە. ئەوە خاڵی یەکەمە. خاڵی دووەم قوتابی ئازیز لە کاتی پەڕینەوە لە شەقامەکان پەلەمەکە و سێری لای ڕاست و چەپی خۆش بکە. سێهەم قوتابی خۆشەوی لەبەردەم بەرزە پردەکان تێپەڕ مەبە. زۆر جار نەکات تەنها قوتابی خەڵکانێکی لەبەردەمی بەرزە پردەکان کە بە شەرتێک ڕەنگ نەکراوە بۆ شوێنی بەشەری شوێنی پەڕینەوەشی تیادیاری نەکراوە ڕاکە تووشی پێکدادانە بێ لەگەڵ ئۆتۆمبیلەوە خەتەرێکی گەورەیە. قوتابی خۆشەویستەکان لە ناوەندی شەقامەکانی یاری مەکە. هەندێک لە قوتابەکانمان بەڕاستی بەداخەوە لە ناوەندی قوتابەکانە گەمە دەکەنەوە شوێنی یاریکردن نیەوە زۆر جار تووشی پێکدادان بوون لەگەڵ ئۆتۆمبیلە. قوتابێت گەرگۆشەکان لە ناو ئۆتۆمبیل لاشێر دەرمێن. زۆر جار من تێبینی کردووان دێ لە قوتابەکان کە سوارە بن لەگەڵ دایک و باوکیانە ئەمەندەی خۆیان دەردەهێنن احتیمالە لە کاتی بەرێگرتنە خوا نەخواستە بفرن بکەونە خوارەوە تووشی پێکدادان بن. قوتابی ئازیزەکان سواری ئۆتۆمبیل بوون پێویستە پشتێنی دڵنیایی بەستنەوە. هەر قوتابیەک هەر کەسێک هەر هاوڵاتیەک کە سواری ئۆتۆمبیلە بێ ئەگەر ئاهەیەکی نەبێ نەخۆشیێکی نەبێ ئەبێ پشتێنی دڵنیایی بەسێتەوە لە کاتی وەرگەڕان و پێکدادانە ژیانی پارێزراو دەبێ. داوا لە برا شوفێرەکان دەکەین هاوکاری قوتابیەت گەرگۆشەکانمان بن بۆ پەڕینەوە لە شوێنی مەترسیدار لە شوێنی مەترسیدار ئۆتۆمبیل و لە قەراغی پیکاپ دامەنیشە خۆت هەڵمەواسە بە دوای ئۆتۆمبیل. هەم قوتابیەت گەرگۆشەکانم بەدایە و بابە بڵێن نەتان خەنە ناو سندوقی ئۆتۆمبیل کە زۆر جار بۆ سەیرانێ بە گەشت گوزارێک من تێبینیم کردووە چکە جگایان نابێتەوە لە ئۆتۆمبیلەکە چەند ناڵێک ناو سندوقی دواوە ئۆتۆمبیلەکە دانێن کە ئەوە مەترسیدارە لە هەر کاکدادانەکە لە دواوە احتیمالە لاقەکانیان پشکیان لاقەکانیان ببرێتەوە. لەبەر ئەوە ئامۆژگاریەکانی ئێمە زۆرن ینی ئەمە هەر تەنها لەم نامیرکەیە کە من چەند داپەڕەیەکی گرتوۆتە خۆی هەر تەنها هەر بۆ قوتابیان نییە مەرجەکانی تندوسۆڵیە پێشنی هاتوچۆیە و بڕێنمایەکانمە مەسەرەن و ئەمانە ئەم ڕووداوانە هەمووی ئەم ڕووداوانم تا پیشان داوە بۆی بێ بە عیبرەت براشێرەکان کەرتی لێوەرگرن و چکامە زۆر مەترسیدارە ئەم ڕووداوانە هەر ڕووداوێکیش کاریگەری خۆی هەبوو هەر ڕووداوێکیش هۆکارێکی خۆی هەبووە. جا لەبەر ئەوە ئومێدەوارم ئێمە بتوانین هەمومان هەماهەنگی بکەین لە بواری هاتوچۆدا چکە بەڕاستی ئەگەر ئێمە هەماهەنگی نەکەین لەگەڵ یەکتریا ژیانی هەر هەمومانەکەوێتە مەترسیەوە چونکە هەر هەمومان هاتوچۆ دەکەین. زۆر باشە بەڕێزکاک ئەمیت قادر لە بەردەم هەندێک قوتابخانەوە خۆت ئاماژەت پێکرد لە ڕەنگە لەسەر ڕێگە سەرەکیەکانیش بێجاری وا هەیە 600 تا 1000 قوتابی بە یەک جار کە زەنگی کۆتایی جەڕەسی کۆتایی خوێندن لێ دەدرێت دێنە سەر شەقامەکان بۆی کە بە پاس هاتوون بە شوێنیانە بە تەکسی یاخود بە دایکباوکیان بە ئۆتۆمبیلی تر هاتوون بە شوێنیانە زۆر جار هەرجومەرجێکی زۆر ڕوبەڕوویان دەبێتەوە لەو کاتەیە لە بەردەم قوتابخانەکانە ئەرکی هاتوچۆ ئەرکی دایک و باوک بەڕێوەبەری قوتابخانەکە و شۆفێرەکان لەم کاتەیە چۆنە بۆی کە بە سەلامەتی هەموو ئەم قوتابیانە ئۆتۆمبیلی خۆیان بدۆزنەوە هەموو بگەڕێنەوە ماڵەکانی خۆیان. ئەرکی ڕاگەیاندنەکانە کە بایەق بدەن بە پەیامی هاتوچۆ. جا پەیامی هاتووە ئەگەر لە خلالی ڕێکخراوەکانەوە بێ لە خلالی بەرنامەکانی هاتوچۆوە بێ وەکو بەڕێوەبەرایەتەکانی هاتوچۆ پێشکەشیەکەن ومێدەوارم ئەو بەرنامانی کە لە بەڕێوەبەرایەتەکانی هاتوچۆ پێشکەش دەکرێت ئاستی هوشیاری هاوڵاتیان بە شێوەیەک بەرز بکەنەوە بۆ ئەوەی کە تووشی سەرگەردانی نەبن. من ئەوەی کە زۆر گرنگە بەلامەوە طبعاً ئەم ئامۆژگاری ڕێنمایانە کە بڵاو یەکەمەوە پەخش یەکەم بەناو
هاوڵاتیانە بۆ شۆفێرەکان کەرچی لێوەرگن و قوتابەکانیش کەرچی لێوەرگن ئەخ بۆیە سەرەتا ئاماژەم پێکردوتم ئومێدەوارم کە یاساکانی هاتووە بچێتە بواری خوێندنەوە بۆی سەرجەم هاوڵاتیان و ئەو قوتابیانی کە تەمەنیان هەڵەکشێ لە قوتابخانەکانت کاوە ئایندەی گەشی ئەم میلەتەی ئێمەن ئەو مناڵانە کە لە سەرەتاوە لە باختی ساوایانەوە یاخو لە سەرەتایەکانەوە بۆ ناوەندیەکان بۆ کۆلێژەکان ئەوانە ئەگەر یاسەکانی هاتووە تێبگەن لە ئایندەیەکە کە مۆڵەتی لێخوڕین وەدەست دێنن یاسەکانی هاتووە بە ڕێکوپێکی لەسەر شەقامەکان جێبەجێ دەکەن لە قوتابخانەکانە بەڕاستی زۆر گرنگە بەردامی هاتووە جێبەجێ بکرێ و ئامۆژگاری و ڕێنمایی بدرێ بە قوتابخانەکان و هەروەها تیپیان لێ دروست کرێ تیپ لە قوتابخانەکان دروست کرێ شەش قوتابی هەروەها ئێوە جگە لە بەخشینەوەی هۆشیاری و ڕێنمایی تایبەت بۆی کە سەلامەت دەرچن تا چەندە دەتانەوێت قوتابیان ئاشنا بن بە هێما و بە یاساکانی هاتوچۆ واتە وەکو ڕێکخراوەکەتان کار دەکەن بۆی کە قوتابیانی ئاشنا بکەن بە هێما و بە یاسەکانی هاتوچۆ لەسەر ئەرکی خۆم من چەند ساڵێک ئەم ڕێکخراوە بم بەڕێوە تقریبا ماوەی 5 ساڵی ڕێکە تەمان لە نەتیجەی بڕینی موچۆ لەلایەن حکوومەتی مەرکەزیەوە هاوکاری هەرێمی کوردستان نەکراوە و هەرێمی کوردستانی نەیتوانیەوە هاوکاری ڕێکخراوەکان بکە و ئێمەش تەمان وەکو ئاماژەم پێکرد بە پێپەتین هاتوانین بەناو دڵکا بڕۆین بەڵام لەگەڵ ئەوەشە خۆشەویستی هاوڵاتیان وای کردووە کە کاریگەری لەسەر من بەجێ هێشتووە بتوانم خۆبەخشانە لە خزمەت خۆم بە خزمەتکاری میلەتی خۆم بزانم و ئەم مەسەلەیە زۆر گرنگە کاکە لەمە یعنی تۆ من ئامارێکم ڕاگەیاندووە لە شەڕی داعشی نەگریسدا کە سەپا بوو بەسەر میلەتە بێکەسەکەماندا 1600 پێشمەرگەی قارەمانمان لێ شەهید لە 4 ساڵە 1600 پێشمەرگەمان لێ شەهید بەڵام لە هەمان 4 ساڵی شەڕی داعشدا 3805 هاوڕاتی گیانی لێزدا بە ڕووداوی سیارە یعنی دانە ئەو جیاوازیە چەند زۆرە لەبەر ئەوە بایەخدان بە ئەم ڕێکخراوانە و بایەخدان بە چاکسازی لە بواری هاتوچۆدا و گەیاندنی ئامۆژگاری و ڕێنمانی بۆ قوتابخانەکان و هەروەها یاساکانی هاتووە بچێتە بواری خوێندنەوە بەڕاستی کاریگەری خۆی دەبێت بۆ هەر سەرجەم هاوڵاتیان چکە ئەوانی تەمەنیان هەڵکشاوە گوزەر دەکەن خوا حافیزیان بێ کۆتایی بەژیانیان نیە بەس ئەوانی تەمەنیان هەڵەکشێ گرنگە لە ئایندەدا مۆڕەتی لێخوڕنی و دەستێنن شەقامەکان بەکاربێنن دا لەبەر ئەوە ئەرکی سەرشانی هەمومانە بتوانین یاساکانی هاتووە کە خۆی جێبەجێ بکەین و جارێک کرد ئێرێمەوە لە شەڕی داعشە 1600 پێشمەرگەی قارەمانمان لێ شەهید لە هەمان 4 ساڵە بە ڕوودا و پێکدادانی ئۆتۆمبیل 3805 هاوڵاتی گیانی لێداوە 40,000 بریندارمان هەیە بێت گەلە کەماندام و زەرری سامانی جا لەبەر ئەوە من ئومێدەوارم یاسا هاتووە بچێتە بواری خوێندنەوە و بتوانرێ هاوکاری ڕێکخراوەکان بکرێ بۆ ئەوەی کە مەترسی کەمتر خۆ ناتوانی ڕوودا و کارەساتەکان لە هیچ بوارێکدا بنبڕ بکەیت زۆر باشە زۆر سپاس بۆ بەڕێز عەمید قادر مەحەممەد ئاغا سەرۆکی ڕێکخراوی ڕۆشنبیری و سەلامەتی هاتوچۆ سپاس بۆی کە لاولێرەوە میوانی تەوەری سێمی بەنامەی پەیامی ڕۆژ بوویت. بەڵە بەڕێزان هەر سەبارەت بە تەوەری کۆتاییمان کە باز لە ڕێنمایی هاتوچۆ بوو بۆ خوێندکاران هاوکارانمان ڤیدیۆیەکیان بۆ ئامادە کردوین فەرموون با پێکەوە بینەرین. زۆربوونی ڕووداوەکانی هاتوچۆ ئەوانی هێناوەتە ئێرە. بێسێری ڕاست و چەپی خۆتان بکەن شەقامەکە ئەگەر خاڵی نەبێت دەیانهەوێت لە ڕێگەی نامیلکە و سیمینارەوە قوتابیانی بنەڕەتی لە ڕێنماییەکانی هاتوچۆ هۆشیار بکەنەوە. قوتابی ئازیزەکانم ئێوە جگەرگۆشەی ئێمە ئایندەی ئەم میلەتە ستەمبی دەبێت کە تەمەدوڵەن ئێوە سبەینە سەرکردن. ئەوە یەکێکە لە عەمیدە خانەنشینەکانی هاتوچۆ دەیهەوێت لە ڕێگای ئەو شارەزایی هەیەتی قوتابیان هۆشیار بکاتەوە لە ڕێنماییەکانی هاتوچۆ. دەمانەوێت ئاستی هوشیاری هاوڵاتیان و بە تایبەتی قوتابیە جگەرگۆشەکانمان بەرزکەینەوە بگاتە ئەو ئاستەی کە بتوانین یاساکانی هاتووە جێبەجێ بکەن چکە بەڕاستی فترێک لەمەوە پێش و ئێستاشی لەگەڵ بێخوێنی جگەرگۆشەکانمان دەڕێتە سەر شەقامەکان بە قەراری غەڵەت و بە تێنەگەشتن لە پیادەکردنی یاساکانی هاتووە. ئەگەر من ئاماژە بخارێکی زۆر گرنگ بکەم لە شەڕی داعشە لە 4 ساڵدا بەداخەوە 1600 پێشمەرگەی قارەمانمان لێ شەهید بوو بەڵام
هەمان 4 ساڵدا لە خلالی پیاکدادانی ئۆتۆمبیل وەرگەڕانی ئۆتۆمبیلەوە 3,085 هاوڵاتی جیانی لەدەستدا بێزگە لە 30,000 بریندار. لەبەرەوە من خۆم بە بەرپرسیار دەزانم وەکو خزمەتکاری میلەتەکەم بتوانم لە خلالی ئەم ڕێکخراوەوە یاساکانی هاتووە زیاتر تەبعیلکەم و بەرتەڕوونی زیاتر بدەم بە قوتابیێت گەرگۆشەکانمان چکە ئەمانە کە تەمەنیان هەڵەشێ شارەزایی زیاتر پەیدا دەکەن لە یاساکانی هاتووە لەسەر شەقامەکان چکە ئێستا ئەوەی دەیبینم بەڕاستی یاسای هاتوچۆ لە گرفتێکی گەورایە. هەر هەموو گۆی زەوی هەمومان هاتوچۆکەین. مادام هەر هەمومان هاتووەکەین بۆ پەیداکردنی بژێوی ژیانەوە و هەروەها بۆ چاکسازی ئەرچی سەرشانمانە چاکسازی بکەین لە بواری هاتووە. هەر تاکەیەکی ئەم کۆمەلگایە بەرپرسە لە چاکسازی لە بواری هاتووە. یاسا و ڕێنماییەکانی هاتوچۆ تا ئێستانە بووە بەشێک لە پرۆگرامی خوێندن لە ناوەندەکانی فێربوونی قوتابیان. ئەمە ژوای کردووە کە قوتابیان کەمترین زانیاریان لەسەر ڕێنماییەکانی هاتوچۆ هەبێت. ئەگەر دوکانێک حەلەویاتی لێبوشینەمەنی لێبوو نابێ بەڕاکردن بچەندبووی. بەشێک لە خوێندنگاکان بە تایبەت خوێندنگا سەرەتاییەکان دەکەوێتە سەر شەقامی سەرەکی کە ئەمە ژوای کردووە ڕۆژانە گوێبیستی ڕووداوەکانی ڕووداوی هاتوچۆ بین. سپاسی ئەو ڕێکخراوە دەکەین و کە ئەمڕۆ کە ئەم سوودانەی بە ئێمە بەخشی ئەگەر ئەو ڕێکخراوە نەبێت ئێمە ئەگەر هەیە ببەر سیارە بکەین و جان دەستدەین یاخود کەم ئەندام بین. سوپاسی عەمید قادر ئەکەین کە ئەمڕۆکە هات ئەم شتانێ بە ئێمە وت و ئەم نامیلکەی بە ئێمەدا ئینشاڵڵا ئەم نامیلکانە هەمووی ئەخوێنینەوە و سوودێکی زۆر زۆری بە ئێمە دەبێت گەر کە تۆزێک نووسینیشی تێدا بێت بەڵام ئەم نامیلکەی زۆر زۆر گرینگە بۆ ئێمە. یەکەم جار بەخێراتنی کەناڵەکەتان دەکەم بەخێرون بۆ قوتابخانەکەمان سوپاسی قادرەکەین کە ئەم ڕێنمایانەیەمانی پێداوە قوتابخانەکەی ئێمە لەسەر زادەی ڕئیسی و زۆر جاری شۆفێران پێشەڵکاری یاسا دەکەن و زۆر جار قوتابی دەبێتە قوربانی یاسا چونکە شۆفێران هەتا ئێستا هیچ ڕێنمایەکی هاتوچۆ بەجێ ناکەن. ئێمە و نامیلکانەمان وەرگرتووە پەیمان بێ هەمووی دەخوێنینەوە جێبەجێ دەکەین و هیوادارین شۆفێرانیش پەیامی ئەم نامیلکانە پێ بگە. زۆربوونی ئۆتۆمبیل و خراپی ڕێگاوبانەکان وای کردووە ڕۆژانە چەندین کارەساتی دڵتەزیان بەهۆی ڕووداوەکانی هاتوچۆوە ڕوو بدەن. بەشێکی بەهۆی ناهوشیاری شۆفێران و پیادە ڕۆیشتنەکانە و بەشێکی سەرەکیشی بەهۆی خراپی ڕێگاوبانەکانی هەرێمی کوردستانە و بۆیە هوشیارکردنەوەی تاک نەکتەنها بۆ خوێندنگاکان گرینگە بەڵکو بۆ تەواوی چین و توێژەکانی هەرێمی کوردستان گرینگە. عیمران ئەمیر لە شاری هەولێرەوە تایبەت بە پەیامی ڕۆژ. بینەرانی عزیز بڕگە و بابەتەکانی بەنامەی پەیامی ڕۆژی ئەم ڕۆژمان بەم شێوازە پێشکەشکردن بۆ هیوایی کاتژێگەی سوود و ڕەزامەندی هەموو لایەک بێت تا بەرنامەیەکی تر بەخوای گەورەتان ئەسپێرین ماڵتانەوە. خواتان لەگەڵ.